سڵاوتان لێبێ بیلاڕووفم کاتی ئابووری ئەم شەو ئەم بابەتانەتان بۆ باسەکەم. تیمی تەکنیکی وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی ئازاریان گەیاندە بەغداد و وەزارەتی دارایی عێراق دەستی بە وردبینی کرد. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیار لە دامەزراندنی نوێ دەدات و کێشەی کارمەندانی گرێبەست چارەسەرەکات. دەستگیرکردنی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ لیرەی تورکی بۆ نزمترین ئاست دابەزاند. لە ئەمریکا وارن بافت بیر لە فرۆشتنی گەورەترین کۆمپانیای خانوبەرە دەکاتەوە. لە تورکیاش کڕینی خانوبەرە لەلایەن بیانیەکانەوە کەمی کرد. وەفدی تەکنیکی وەزارەتی دارایی هەرێم گەیشتنە بەغداد و لیستی موچەی مانگی ئازاریان ڕادستی وەزارەتی دارایی بەغداد کرد و ئەم جارە بە تەکسی و بە تیاروی نیان بردووە خۆیان بردویانە ڕادستی وەزارەتی دارایی عێراقیان کردو. پێی زانیاریەکانیش وەزارەتی دارایی عێراق لی وەرگرتوون دەستکراوە بە وردبینیکردنی لیستەکە. بێگومان ئامادەکردنی لیستی موچە لە مانگەکانی پێشوو لە هەرێمی کوردستان هەر کاتێک بۆ نەبووی مانگی یەک لیستەکە بنێردێت لە سەرەتای مانگی دوا ئەنێردە هەر خۆی لێرە دواکەوت. لێوێش بابەتی وردبینی و کێشەی تەکنیکیوانە ئەوەندەی تر دوایە خست. بەس ئەم مانگە ئەوەی باشە هێشتامان کۆتایی نەهاتوو لیستەکە نێردراوە و لەسەر لیستی مانگی پێشوش کراوە بە بنەما. ئەوە نەبێت لیستی مانگی پێشوو خۆی زۆر ڕاست و دروست بوو بێ کێشەی نەبوو بێ. خۆتان زانن محەممەد شیاسودانی بە بڕیاری خۆی موچەی مانگی شوباتی نرد. تەیف سامی ئامادە نەبوو ئیمزایکە پیانوەکانی حەق بنیانە ئەوە بێگومان بابەتێکی ترە. بەڵام کە لەسەر بنەمای مانگی دوو نێردراوە کەواتە ئەمیش بەشێک لەو کێشانی کە تایە کە لە مانگی دوا هەبوو. بەڵام ئەکرێ محەممەد شیاسودانی خۆشی ئەم جارە بڕیارێک بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ. ئەمڕۆ چوارشەمە بوو بەس بەیانی ماوەکو ڕۆژی یەکەم لە کۆتایی ئەم هەفتەیە واگەر بێت و ئیسtisنا نەکرێ بۆ دەوامی ئەو تیمەی وەزارەتی دارایی عێراقەوە بێگومانەکەوێتەوە یەکشەمە دەستکردن بە تەواوکردنی وردبینیەکە. ئەگەر لە ناوەڕاستی هەفتەی ئایندە کۆتایی هەفتەی ئایندە بەرچاوڕوونیەکە بێت لە هاتن و نەهاتنی خۆش نییە سە بڵین یەت و دوای ژوانە بێ. بەڵام بە هەر پێوەرێک تەنانەت عارفە گەورەش بڕیار بدرێت کە پارە بۆ هەرێمی کوردستان بنێردێ بابەتەکە بۆ خەڵک دڵخۆشکەرە بێ کە زۆر باشە بێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمە سەبارەت بابەتی موچە. شتێکتان پێڵم لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ چوارشەمە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامە کە سێ تەوەری سەرەکی کارنامەی کۆبوونەوەکە بوو. تەوەرەکان تایبەت بوون بە داوای هەرێک لە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی دارایی و ئابووری، وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. ئەمە جگە لە باسکردنی هەندێک لە بابەتی پەیوەست بە دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ بابەتی هاتنی جەژنی نەورۆزیش کە بابەتێک بۆ لە ئامادەکاریەکان چی کراوە باس کراوە لە کۆبوونەوەکە. ئەلێرە من ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانتان پێڵم کە سەبارەت بە دامەزراندنە سێ تەوەر کارنامەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران بوو. دوانیان بڕیاری تەواوەتیان لەبارەوە درا، سێمیش بڕیاری لەبارەوە درا بەڵام بڕیاری کۆتایی نەبوو بەڵکو بڕیارێ بوو بۆی کە زیاتر دیراسی بابەتەکە بکرێت. بڕیار درا کە لێخۆشبوون بە ڕێژەی لە 120 بۆ پارەی سەرپێچی هاتوچۆ مرور بکرێت لە یەکێکی 2005ەوە 25 هەتاکو 36 2025. واتە ئەگەر تۆ 100,000 سزای هاتوچۆ مرورت لەسەر بوو 80,000 هەتاکو 36 کاتێک چیکە پارەکە بی. ئەم سەرپێچی ئەگەر ساڵانی تریش کرد بێت ماکانی پێش تریش کرد بێتی کێشەی نییە هەر بابەتی لە 120ەکەی گرێتەوە بەڵام گرنگە لەو ماوەیە بچی پارەکە بە ینا ئەگەر 2023 سەرپێچیەکەت کرد بێ پارەکەت لەسەر حسابێ سەکە سیرەکەی بۆ نە کامێرە یاخود لە شوێنێکی خراپ ڕاگرتووە سەرپێچیت بۆ کراوە
شوێنێکی نایاسایی یوتێر نکرۆ ئەوە ئەتوانی بچیت لە 100,000ەکە 80,000 لێوەرەگرن ئەکرێ بڵین ئەمە باوکایەتی حکومت بۆ کوێتی بۆوانی کە خۆی بە بڕێک پارەی زۆر سزانە ئەمە سەبارەت بەمە کە وەزارەتی ناوخۆ داوای کردبوو سەبارەت بە گرێبەستی خۆ دامەزراندنی ئەو کەسانی کە بە هەمیشەوی بە گرێبەست کراون لە یەکی حوتی ساڵی ڕابردووە کۆمەڵە کەس لە فەرمانەکانی حکومەت هێرمی کوردستان حکومەت دێ ساڵێ دام مەزراند و چ بە هەمیشەوی بێت چ بە گرێبەست پێشتری دامەزراندن نییە موچیان نەدرابووە عێراقیش قبوڵی ناکرد لە لیستەکەی و تۆ مافی دامەزراندن نییە ئەمڕۆ وەزارەتی دارەوەی ئابووریم کێشەیەشی چارەسەر کردووە کە بڕیاردرا موچەکانیان لە داهاتی ناوخۆ بۆ چارەسەر بکرێت و میکانیزمی تریش بگرێتەوە بۆی موچەکانیان پێ بدرێواتە ئەمانش خەمی ئەو موچیان نەمێنێت کە زۆرترین کەس لە کوێن لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستی هەروە وەزارەتی ناوخۆشی تایە بابەتێکی تر هەبوو کەویش پێویست بوو بە دەرچوانی کۆلێژە پزیشکیەکان لە زانکۆ حکومەکانی هەرێمی کوردستان کە بڕیار لە دامەزراندنیان بدرێ ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکومەت هێرمی کوردستان بڕیاری یاوە کە وەزارەتی دارایی و ئابووری هەروە وەزارەتی تەندروستی لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی هەرێم لەسەر خەت بن هەماهەنگیان هەبێت لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی فیدراڵی و حکوومەتی عێراق بۆ دامەزراندنیان لە چوارچێوە دامەزرانانی کە عێراقی کا بۆ بەشە پزیشکەکان و بۆ پلە باڵاکانی شێتی بەڵام بابەتی پزیشکەکانە کە دایمەزێن و تووشیانە بۆ کۆبوونەوەی دواتر زانیاری تەواو لەسەر ئەم بابەتە بن جا قارەمان جەوهەر پەیامنیری کوردستان نیوز لە هەولێر لەسەر کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران زانیاری زیاتری لە قارەمان سڵاو لێبێ دوایین زانیاریەکان چی بوون لەسەر کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بەتایبەت بابەتی گرێبەستەکان بەڵێ ئەو کاتت باش بیلال دیارە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بەڕێوە چوو دوایەوەی کە کۆتایی بە کۆبوونەوە کە هات ڕاگەندراوەیەک بڵاو کرایە وەک لە ڕاگەندراوەکە خۆت باست کرد ئەوە بوو کە باز لە دامەزراندنی بەشە پزیشکەکان کرا بۆ ساڵی 2024 بەتایبەت ئەوانەی کە تاوەکو ئێستا دانەمەزراون لەگەڵ ئەوەش لێ خۆشببوونی سەرپێچی هاتوچۆ کە لە 120 لە ماوەی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە وەزارەتی ناوخۆ پرۆژەیەک یاخۆت پرۆژە ڕێنماییەکی دا ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران لە ماوەکانی پێشووتر لە ساڵی ڕابردوو دەنجی لەسەردا لە کۆبوونەوەی ئەمڕۆژ بە هەمان شێوە ماوەی 6 مانگ جارێکی تر درێژ کرایەوە بۆ لێخۆشببوونی سەرپێچی هاتوچۆ بۆ ئەو کەسانەی کە سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ دەکەن لە کاتی تۆمارکردن و نوێکردنەوەی ساڵیانەی ئۆتۆمبیلەکانیان لەگەڵ ئەوەش باز لەوە کرا کە بەشێک لەو فەرمانبەرانەی کە تاوەکوی ئێستا موچیان وەرنەگرتووە گرفتیان هەیە بەتایبەت لە تۆمارکردن لەو ناوانەی کە لە لیستی موچە هەیە بەتایبەت ئەوانەی کە بە شێوەی گرێبەستن یاخود ئەوانەی کە فەرمیشن گرفتیان هەیە چارەسەر بۆ ئەوانش بدۆزرێتەوە لەگەڵ ئەوەش کە گفتوگۆ لەسەر ئەوە کرا کە چۆن بتوانرێتن لە داهاتوودا بەتایبەت ئەنجومەنی وەزیران چۆن مامەڵە لەگەڵ لیستی موچە بکات یاخود پێشخستن و ئامادەکردنی لیستی موچە بیلال دەمامەژە بۆ ئەو بکەم کا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسکرا بەڵام لە ڕاگەندراوەکەدا باز نەکرابوو هەوڵ دەدرێت لە مانگەکانی داهاتوو لە ماوەیەکی نزیک لیستی موچە ئامادە بکرێت سەردا ئەمڕۆ لیستی موچە ڕەوانەی بەغداکرا ئەوەی کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسکرا تەنها چەند بڕگە و خاڵێک بوون کە گفتوگۆی زۆری لەسەر کرا و لە ڕاگەندراوەکەی ئەنجومەنی وەزیران هاتبوو ئەوەی کە بۆ ئەو کەسانەی کە لێخۆشببوونی سەرپێچی دایانگرێتەوە بۆوان هەواڵێکی باش و بەتایبەت ئەوانەی کە ساڵیانەکانیان بەسەر دەزێتون بە ناچاری ڕوو لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ دەکەن بۆ نوێکردنەوەیان دەبێت سەرپێچی هاتوچۆ بدەن ئەمە 120 لێخۆشببوون دایانگرێتەوە لەگەڵ ئەوەش دەم ئەمەژە بۆ ئەو بکەم کە لە ماوەی ڕابردووش لە ساڵی ڕابردوو کرێی لێخۆشببوون بۆ کرێی ئاو کارەبا هەبوو چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەکانی داهاتوی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ لەسەر ئەوەش بکرێت چۆن بتوانرێتن جارێکی تر لێخۆشببوونی کرێی ئاو کارەبا بە هەمان شێوە بەردەوامی پێ بدرێت یاخود گۆڕاکاری بەسەر ئەو ڕێژەیە بکرێت کە لە ئێستادا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کاری پێدەکرێتن زۆر باش قارەمان جەوهەر پەیامنیری کورسات نیوز لە هەولێر هەر بژیت زانیاری زۆر باشە پێین و زانیاری نوێش هەبوو کە ئەوەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران قسە کراوە لەسەروی تمانکانی تریش زوو لیستی موچە ئامادەکرێت و زوو بۆ بەغای بنێردێ با باسێکی بای دراوەکانتان بۆ بکەم لە مامەڵەکانی ئەمڕۆ چوارشەمە بەهای دیناری عێراقی گۆڕانکاری بە خۆبینی نرخی $100 لە 147,750 بۆ 147,000 دینار بە جیازی کڕین و فرۆشتن مامەڵی پێوەکراو بەرزوو نزمی بە خۆبینی هاوکات لیرەی تورکی و تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەمڕۆ زۆرترین گۆڕانکاری لە نرخەکانیان ڕوویە هاوکات
جگە لە بابەتی دراوەکان لە بازاری کانزاکانیش لە سەراستی جیهان زێر و زیو بێبەش نەبوون لە گۆڕانکاریەکانی بازار و نرخی زێر زیاتر بەرز بوو و ئاستی نوێی تۆمار. ئەلێرە باسێکی بەهای دراوەکانی ڕوا بازاری کانزاکان و کریپتۆکەرنسیتان بۆکەم بە خێرایی هەندێک گۆڕانکاری ڕوویا بوو بۆ ئەوەی پێکەوە باسێکی بکەین. بابەتی دینارمان هەیە. ئەمڕۆ دینار ڕاستە بەرزبوونێکی کەمی بەخۆبینی، بەڵام جێی سەرنج بوو. دووسێ ڕۆژی ڕابردوو دینار لەسەر ئاراستی بەرزبوونەوە بوو تا 146,900 دیناری بەخۆبینی، بەڵام ئەمڕۆ پێچوانەکەی ڕوویا تا ئەستە گەڕانەوەیەکە بوو بۆ 147,500 تا 147,650. ئەمڕۆ تاستێک بازار بە 147,500 لە سلێمانی داخرا. ئەم دابەزینەوەی دینار گەڕانەوە بوو لە ئەنجامی ئەو بەرزبوونەوەی کە 146,900 بەخۆبینی. هەروەها باردۆخی سیاسی و ئەمنیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر دۆخی عێراق دروستنی و بەتایبەت هەڵە لێکدانەوە بۆ قسەکانی فواد حسێن کە باسی ڕابردووی کرد و ئیسرائیل ئێوە هێرشکاتە سەرچەنە ئامانجێک لە عێراق نەک ئێستا، هەروەها پەیوەست بە بابەتی حوسیەکان و ئێران و هەروەها بابەتی کەرتی غەزەش کە ئیسرائیل دەستی کردۆ بێرش. بێگومان کاریگەریان لەسەر عێراق بوو. عێراق خۆپیشاندانێکە بوو لەلایەن لە بەسرە لە هەندێک ناوچەی باشووری عێراق دژ بە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر حوسیەکان. ئەمە جۆرێک لە شێواندنی دەرونی لە بازار دروست کرد. بابەتی پاوەنمان هەیە کە 100 پاوەن 180,000 دینارە، 100 یۆرۆش 159,000 دینارە. هەروەها سەبارەت بە تمەنی ئێرانی ئەمڕۆ بەردەوام بوو لە بەرزوو نزمیەکانی خواردە ملیۆنێ بینی ئەچۆ سەر 10 ملیۆن، بەڵام بەگشتی $100 10 ملیۆن و 100,000 تمەنێک ماوەڵی پێوەکە کە نزمترین ئاستە تا ئاستێک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووەکە بە خۆی بینی بێ. هەر سەبارەت بە لیرەی سووریەک بوو لە لیرەی سووری ئەمڕۆ 138,000 بۆ 141,000 142,000 بەخۆبینی بەهۆی ئەو هەواڵانی لەسەر سووریا بڵاوەکرێنەوە. ئیسرائیل بۆردومانی ناوچەیەکە کا دروستیەکان دەستوریان قبوڵ نییە، ئەو گۆڕانکاریانە ڕوویا بوو. جا کەمێکتریش باسی لیرەی تورکیتان بۆ کەم کەمڕۆ دابەزینێکی زۆر گەورەی بەخۆی بینی بوو. سەبارەت بە بازاری کانزاکان وەنسەیەک زێر $3,031 لەوە بەرزتیشی تۆمار کرد $3,040، بەڵام تا ئەستێک لەگەڵ تەلەفۆنەکەی دۆناڵد ترەمپ بۆ زیلینسکی بەرزبوونەوەی زێڕوەستە نەک دابەزین ڕووبە کە بێگومان و پێشتی ژووتمانە باردۆخی ئۆکرانیا و بابەتی غەزە بە هیچ شێوە کاریگەری لەسەر زێر نییە، چ بە توندبوونەوەی شەڕ چ بە بابەتی پرۆسی ئاشتی لە مای ڕابردوو ئەمە چەند جارێک ڕوویا و کاریگەری لەسەر بازاری زێر دروست نەکردو. سەبارەت بە کیلۆیەک زێر تقریبا $97,465 نزیکەی 9 دەفتەر و 75 وەرەقەیەک 74 وەرەقەیەکە ئەوەی نەماوە بگاتە 10 دەفتەر. هەروەها زێڕی ئارەبیستۆیەکیش لە بازارەکانی هەرێمی کوردستان 635,000 دیناران بێت بابەتی حەقدەست. هەش سەبارەت بە زیوە یەک ئۆنسە زیو $33.54 بەرزبوونەوەی زیو لەگەڵ زێڕە یەکانگیر نەبوو، لە دوای زێڕەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە. هاوشانی زێر ئەو بەرزبوونەوەی بەخۆی نەبینەوە کەمە پێچەوانی بەشێک لەو قسانە بوو کە ئەکرا زیو بەرزبوونەوەی زۆر بەخۆی بینێ. سەبارەت بە بابەتی بتکۆین $84,443 واتە نزیکەی 8 دەفتەر و 44 وەرەقە و هەروە ئیسیرۆمیش ئەمڕۆ گەیشتەوە سەر و 2000 یەک ئیسیرۆم گەیشتە $2,040 چەند ڕۆژێ بوو لە خوار 2000ەوە مامەڵەی پێواکرا. با لەسەر بابەتی ئامەد قسەیەکتان بۆ بکەم. پیشەسازی جلوبەرکەیە لە ئامەد بەرزبوونەوەی خەرجیەکانی بەرهەمێنان و زیادبوونی باش لە سەریان ئاستی بەرهەمێنانی ناوچەی پیشەسازی ئامەد دابەزاندووە، بەتایبەت کێشە بۆ بەرهەمێنانی جلوبەرگ دروست بووە. سەرۆکی کۆمەڵی کارگەکانی جلوبەرگ لە ئامەد بە کورسان نوێزی وت بەهۆی بەرزبوونەوەی تێچووی بەرهەمی کارگەکانیان کڕیارەکانیان ڕویان لە وڵاتی تر کردووە. جا ئێستا کارگا بینن لەم سەر تاوە سەر هەمووی خەیاتەوە زۆر بە خێرایی جلوبەرگە دوورن. مەترسیە لەسەرم کارگایان لە تورکیا دابخرێن و بچنە میسر و بەنگلادش لەبەری دەستی کار لەوێ هەرزانتر. لە هەموو جیهانەیە قەیرانە ئابووریە هەیە لێ لە هەنێک وێلاتان قەیران باندوڕا خۆ لە هەموو کاران دکە. تورکیا di karê tekstîlê de welatek pêşketî ye. Navenda karên tekstîlê her çiqa Stenbol bejê divan salên dawî da li Bakurê Kurdistan li herêma pêşasaziya Amedê jî gelek fabrîkayên tekstîlê hatibûn vekirin. Diwan kargehan da bi hezaran karmend dixebitin û bazara karên tekstîlê her diçe pêş dikeve. Lê îsal ji ber ku li Tirkiye qeyran aboriyê bandora xwe li hemû karan kir,
و رژه لیچونان زیده بو جبر بوهابونا لیچونان کارسازین تکستیل فابریکای خوبرن مصر و اندونزیایه. هریما پیشاسازی آمد جیش بر و صدمه دروش خراب دایا. سروک کمله کارسازین تکستیل و روبر فابریکای تکستیل جبروش داوی و سناخفین. لفدري مثلا تكسيل ولا غير برخو دي لفدر كيف لفدري يرا من جناب عرض ناف خليه واتم بموكي دغرن ديار بكر وسا اكور كيستن كيبيا جهتا ارما ويج بيانا ويج كسماوي ديكماي باسقي تمك يا لفدر لفدري مثلا سري عول خواستی عمل بدری ایش کردها ولی نقیق گرده خوش که بره سري عول پرو ولی نقیق خوش بونا پر کیم بونه یعنی ایرو بدری وقتی که خوست که به قلق ما جنسی به گره بنا زیاده دستک بدم که بدری چیم شپاریه دیار بکرده 4-5 ساله که نو تکسیل سر پیات سکس سر یخ سکنه لبرویجی کوی قریز که وساحات لی قلبی زحمتی چه بیه tekstil uluslararası tamamı için Mısır, Bangladeş, Fas, İro maliyet zede geç. Ben hatırı maliyet zede tekstilci dişki usanı maliyetli 40 emre şunu etrecektir. Jberwi Ahmet'e hem altyapı hem tekstil hem van fabrika koşuk çekiren deprem hat, pandemi hat, o av krizi serdaçu gerçekten krizek mazını و چوا چاره سر بکنه مویجن زانن اما سروک هرما پیشاسازی سروک جورا بازرگانی و سروک جورا بورسه آمد دید بیجن کو لیچون گلک زیده بونه و کارساز نکارن لبر خوب بدن. اگر حکومت چاره سرک پیدا نکه و کارگین تکستیل این ترکیه تکون بن خطره. هم دخوازن دولت جو ارگانیزه صنایع destek bide. Li malatçıya destek bide. Unzanın viyara tekstil bir başına işine yani güç çu لفاسه للجزائر لبنغلاديش مصر لتركيا تكسيل سيكتوري يعني قداندنا ان شاء الله devlet جوانا قش كره destek bide. Şima destek bide meze fabrika hedi eleman çıkartmıştık. Piyasaya tekstil ber leçunin zede ber xudan velatin ku xebata karmendan o leçunin devlet erzanın ve bir yara bazara tekstili bandura xwe bi hezara mirovan dike. Ferhat Mehmedoğlu, Kurt Saat News, Ahmet. لێرە لەسەر و باردۆخی ئەمڕۆ لە ئەستەمبول ڕوویە سەرۆکی گەورە شارەوانی ئەستەمبول ئەکرەم ئیمامۆغڵۆ دەستگیر کرا گڕی لە بازاری تورکیا و ئەستەمبول بەرە جاسە پێتانەڵم چی ڕوویە و هۆکار چی بوو ئەگەر سەرۆکی شارەوانی ئەنقەرە بگیرە ئەمە ڕوویە بێگومان نەخێر بۆ شێوازە کاریگەری لەسەر ئابووری و بازاری تورکیا دروست ناکرد بێگومان پێش هەموو شتێک کاریگەری لەسەر بۆرسەی ئەستەمبول دروست کرد لەگەڵ چوونە سەر کاری ئەکرەمی ئیمامۆغڵۆ دەستگیرکراوە و کاتەش کردنەوەی بۆرسەی ئەستەمبول بوو کە بەڕێژەی نزیکەی لە 100 لە 106.9 دابەزین تۆمار کرد 100 خاڵێکی لە دەستدا بۆرسەی ئەستەمبول 100 گەورە کۆمپانیای تورکیا ئەو 100 کۆمپانیایی کە لە ڕووی قەباری سەرمایەوە گەورەترینین لە خۆیەگرێ و هەر کاتێک کۆمپانیایەکی لەوان زیاتر بێتێتە جێ یەک دانە و کۆتایەکان یێتە دەرەوە لەگەڵ سندوقی وەبەرهێنانی تورکیاش کە سەرمایەکی نزیکە لە 100 ملیار دلار ساڵانە و مانگانە فەرقەکە کۆی بەهای بازاری بۆرسەی ئەستەمبول 900 ملیار دلارە ئەمڕۆ نزیکەی 75 ملیار دلار زەرەر بە ئەو کەسانە کەوت لە بۆرسەی ئەستەمبول نیشانەکرد ناچار ئۆتۆماتیکین خۆی داخرا ئەوە بەرزولیزمیە کرد ئۆتۆماتیکی بازار داخرا لەبەرەوەی زیانی زۆر گەورەتر ڕوونەیە لە 160 دوانی لە بۆرسەی ئەستەمبول کارەکەن و بەرهێنی ناوخۆین خاوەن پشکی ناوخۆین ئەوی دیکەی دەرەوەن ئەگە سەرنج بەنە چارتەکە لێرە ئەبینن کە داوازینێکی زۆر گەورە لێرە بۆ ئێرە ڕوویاوە بەڵام بیرمان نەچێ ئەم داوازینە نەگەیشتۆتە ئاستێکی مێژووی یاخود مانگیشی تێ نەپەڕاندووە بەڵام ئەوی کە گرنگ بوو بە یەک ڕۆژ داوازینی لەم شێوەیە قورسە بۆ بازار ڕووبە سەرنج بن بە مانگێک ئاستێکی لەم شێوی تۆمارکە بەڵام بە یەک ڕۆژ بەشێکی زۆری ئەو بەرزبوونەوەی کە مانگێکە خەریکێتی لە دەستیاوە ئەمە سەبارەت بە بۆرسە سەبارەت بە بابەتی کە زۆر کاریگەر بوو دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵۆ ئەویش بابەتی لیرەی تورکی بوو کە لیرە بەرامبەر بە دۆلار داوازینی مێژووی تۆمار کرد بەهای لیرەی تورکی بەرامبەر بە دۆلار لە 3660 لیرەوە بۆ 100 دلار دابەزی بۆ 4100 لیرە کە نزیکەی لە 100 تادە دابەزینی بەخۆبی بەڵام دواتر گەڕانەیەکی بەخۆبینی هاتەوە خانەکانی 3900 3800 بەخۆبینی بەڵام دابەزینی مێژوویە لێرە ژەگە سەرنج بن هەروەها بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە لیرە بەرزبوونەوەیەکی زۆر ئامانجدارەوە مێژوویە هەرچەندە دوایەوە بینن گەڕانەوەیەکی بۆ ناوەڕاستی ئەو بەرزبوونەوەی دۆلار بەخۆبینی بەرامبەر بە لیرە گەڕانەوەیەک هەبووە
هەر سەبارەت بە بازاڕی ئەستەمبول ئەم گۆڕانکاریانە ڕوویە قەرزی حکوومەت لەسەر تاسەری تورکیا تێچۆکەی بەڕژەی لە 1920 بەرز بووە هەروە قەرزی یەکشەوە شتێکەیە لە تورکیا لە هەندێک وڵاتیش پێوترێ ڕۆژانە قەرزەکە لەسەر حسابەکە لە بری ساڵانە لەسەر حسابکرێ لە 100 تا زیادی کرد بۆ لە 140 واتە گە 100 لیرە و لە کەسێک قەرز کردا بەش شەوی بەسرا بڕۆشتا ئەوا 148 لیرە بایەتەوە بۆ کەسە کە پێشتر 138 لیرە بوو کە بێگومانەمە کاریگەی زۆر لە سەباسا دروستکاروە بۆ بەرهێنرانی بیانیش متمانیان بە بابەتی ئابووری تورکیا نەماوە لەبەرەوەی ئەو کاریگەری سیاسیانی کە لەسەر ئابووری وڵاتەکە دروستەکە و لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زۆر کاریگەر بوون لەسەر بابەتی ئەو گۆڕانکاریانی لە ئابووری تورکیا و دوای دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵۆ کە تەمەنی 54 ساڵە و لە ڕۆژ یەکشەمە بڕیاردرا کە کاندید بێ بۆ سەرۆکایەتی کۆمار لەسەر پارتی گەلی کۆماری جەهەپە کە زۆر کەس وایە خوێنەوە لەسەر ئەم بابەتە ئەردۆغان پێی ناخۆش بکە ڕکابەرێکی سەرسەختێ بێ دەستگیری کردو لەگە فرات مەحمەد ئۆغڵۆ پەیامێری کورسانیز لە ئەمەد گفتوگۆەکەم فرات سڵاو لێبێ ئایا کاریگەریەکانی دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵۆ لەسەر بازاڕی تورکیا خاو بۆتەوە یاخود هەروە خۆیەتی جارێ سڵاو بیلال بەڵێ وەک تۆیش قسە کردی بەڕاستی ئەمڕۆ قەیرانێکی زۆر گەورە بوو بۆ ئابوورین تورکیا و هەروە سیاسەتین تورکیا لەبەرکو بریاری دەستە سەرکردنین یەن سەرۆک شارەوانین ئەستەمبول ئەکرەم ئیمامۆغڵۆ دابوون هەروە پشتێوە بنچاو کردن و بە تەوانباری ئەندامی ڕێخستنین تەرۆرک و سەرناوی خۆی تەرۆر دروست کردووە و هەروە ئەو کەسین و هەوڕێ ئەوانش ئەوەش بنچاو کردنە تقریبان 105 کەس ئەمڕۆ بنچاو کردن بە هێزن ئەمنی و لەبەر ئەوە قەیرانێکی گەورە دروست کرد هەم قەیرانین سیاسی هەمیش قەیرانین ئابووری لە ئەستەمبول ئەمڕۆ بۆرسەین یەن ئەستەمبول کە زۆر گەورەیە ئەوە 10 پوینت ئەوە زۆر تێکلە بوو دۆلار و یورۆ لە بەرامبەری پارەی تورکی زۆر بەرزبوون ئەو بەرزبوونی ئەوانیش لە ساڵێک نێزیکترە و زیاتر بوو دوێنێ دۆلار لە پیاسەی تورکیا 36 بوو 36.40 بوو بەڵام ئەمڕۆ 41.5 بوو هەروە یورۆ 37.5 تقریبان 38 بوو ئەمڕۆ ڕۆیشت 44 ئەوە بەس بۆ باندۆری پارە بوو لە زێر و لە پیاسەی گشتین یەن تورکیا باندۆرێکی گەورە کرد ئەبەکو ئەو باندۆری لە پیاسەین ئابووری کردووە ئەبەکو بەردەوامش بە چونکە حتانی ئێستا بە ئەکرەم ئیمامۆغڵۆ 105 کەسێک و وەکو هەوڕێن ئەوانن وەکو هەروە ئێستا ئەمڕۆ بنچاو کردنە سەرۆک شارەوانین یەن شیشلی سەنتەرین ئەستەمبۆڵە ئەوەیش دەستە سەرکردنە و هەروە زۆر کەسێک و ئەندامێن شارەوانینە و هەروە شاگرتن ئەمڕۆ لە زانکۆین لە ئەکرەم ئیمامۆغڵۆ ئەوەش خۆپێشاندان کردبوون ئەوەش بنچاو کردنە بەڵام ئەوە جیازن ئەو گەنجەکان بۆ خۆپێشاندان ئەوە بنچاو کردنە بەڵام ئەکرەم ئیمامۆغڵۆ بە گشتین ئەوان 105 کەس و ئەندامین شارەوانین ئەستەمبول و شاروشکەین ئەستەمبولن ئەوە بە تەوانباری ڕێخستنین تەرۆر ئەوە هاتن بنچاوکردن و ئەبەکو وەرنە زندانکردنیش چونکە لە تورکیا لە ئەو شێوە کاتی لە پێشتر ساڵان لەسەر بابەتی شارەوانین کورد و سیاسەتمەدارین کورد دەهاتن ئەو کاتە ینی جەهەپەی و هەروە ئۆپۆزیۆنیستین تورکیا ئەوە چاوگرتی دەمان بەڵام ئەمڕۆ بانگیش ئەکەن ئەڵێن و هەرکەس لە کۆلان و خادان بە و هەروە بتوانبن سەری هەڵدن و خۆپێشاندان بکەن ئەو بانگین ئەکرەم ئیمامۆغڵۆ ئەو بانگین ئۆزگر ئۆزال سەرۆکین جەهەپەیین گشتی وەکو داربە وەکو کوداتە تێت پێی ناسەکردن وەزارەتین کاری نافخۆ و هەروە ئەو تەوانباریش لاوان زیاد دەکەن وەزیرین دادین تورکیا ئەڵێک و ئێمە بەدەستی ئێمە نییە یان بریارێکی سیاسی نییە بریارێکی دادگەهیە دووپاتەکەم بیلال باندۆڕێکی گەورە لە پیاسەی پارە یورۆ دۆلار پارەین تورکی و پیاسەین زێر و زێرنگەری کردووە زۆر باشە فرات مەحمەد ئۆغڵۆ زانایی زۆر باشیانە لەسەر بارودۆخی تورکیا بێگومان دەستگیرکردنی سەرۆکی گەورە شارەوانی ئەستەمبول کاریگەرێکی زۆر گەوری لەبەری ئەستەمبول پایتەختی ئابووری تورکیا بێگومانەگە سەرۆک شارەوانی ئەنتالیا یاخود ئەنقەرە بووایە ئەوە کاریگەری لەسەر بارودۆخی ئابووری دروست ناکرد و ڕاپێگەیەکی گرنگی جەماوەریشی هەیە کە بە ملیۆنان دەنگدەری هەیە کە زیاتر لە 10 ملیۆن دەنگدەر هی ئەوەیە کە حسابی بۆ بکرێ
و خۆشەویستی ناو خەڵکیشە. جا هەواڵی نوێ هەیە لە بەغاوە لەسەر بابەتی موچە و هەناردەکردنەوەی نەوتی یاریمی کوردستان. محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کوردستان نویزم بۆ بێنە ئێرە مەبەستم ناو ستۆدیۆ نیە لە بەغاوە با قسەیەکی لەگەڵ بکەین. محەممەد سڵاو لێبێ دوایین زانیارەکان لەسەر بابەتی لیستی موچە هەروە هەناردەکردنەوەی نەوتی یاریمی کوردستان چییە زانیاری نوێمان بیت؟ دکتۆرم کاتت باش ئەگەر بکرێ هەندێک زانیاری تایبەتێ تایبەت بە کورسات نیوز هەمیشە زانیاری تایبەتن و هەواڵی گەرمت پێم خۆشە لە موچەوە دەست پێ بکەم تا ساعت 12:20 دقە لیستی موچە شاندەکەش ڕەوانەی یاخود نەگەیشت بنە وزارتی دارایی هەرێمی کوردستان بەڵام نزیکی ساعت 1 نیۆڕۆ شاندی وزارتی دارایی هەرێمی کوردستان بە لیستەکەەوە گەیشتە وزارتی دارایی عراق و لیستەکان ڕادستی وزارتی دارایی عراق کرد. تا ساعت 2 ئەمە بپێی بە دوواداچوونە بەردەوامەکانی ئەمە 2 بۆ ساعت 2 لیستەکە گەیشت بۆ بەشی بودجە لە وزارتی دارایی عراق لەژێر حاڵی حاضر ئێستا بەڵێن لە ژێری وردبینیدایە. ئەمە لەلایەکی دیکەەوە سەرچاوێکی تایبەت لە وزارتی دارایی عراقەوە کە تایبەت بە خۆمانی ڕاگەاندوەوەی ڕاگەاند کە فەرمانێکی تایبەتیان بۆ هاتووە چەند ڕۆژێک لەمەوبەر لە محەممەد شیع سوودانی سەروەزیرانی عراقەوە کە دەبێت سەرجە موچەی موچەخۆرانی عراق و هەرێمی کوردستانیش بەر لە پشۆکانی جەژن خەرج بکرێت. ئەمە لە کاتێکدا حکوومەت هەرێمی کوردستانیش ئەو شاندە دارایی کەوا هاتۆتە بەغدا لیستی موچەکەی لەسەر بنەمای موچەی مانگی پێش و هەتا مانگی شوبات هیچ گۆڕانکارێکی گەورە ڕووی نەداوە. ئەمە لەسەر فەرمانی حکوومەت هەرێمی کوردستان کە داوای کردو هەرچی زووە لیستەکە ئامادە بکەن هیچ گۆڕانکارێکی تێدا نەکرێت بۆی هەرچی زووە یعنی کاری وردبینیەکە پرۆسی وردبینیەکە کاری زۆر نەخایەنێت و بەر لە پشووی جەژن موچەی هەرێمی کوردستانیش خەرج بکرێت. ئەمە سەبارەت بە موچە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دکتۆر یعنی زانیاری تایبەتمانێت تایبەت بە کورسات نیوز بربەستەکان زۆرن و ئەتوانین بڵین کێشەکان زۆر قوڵن پێ ناچێت دووا بە ئاسانی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت لە بەندەری جیهانەوە بەشێک لەو ئەندام پەرلەمانانەی یاخود ئەو ئەندام لیژنانەی نەوت و گاز لە پەرلەمانی عراقەمە قسم لەگەڵا کرد تەنانەت ئەو کەسانی کە لە وزارتی نەوتی عراقشن باسییان لەوە کرد تەنانەت ئەوانەی کەوا لە کۆبنەوەکەی ئەمڕۆ ئامادە بوون لە کۆبنەوەکەی لیژنەی نەوت و گاز کە میوانداری بریکاری وەزیری نەوت بۆ دەرێنان و هەناردەکردنی نەوت وەروە نوێنەری کۆمپانیای سۆمە و بەڕێوەبەری یاسایی و بەڕێوەبەری ئابووری ئامادەی بوون باسییان لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نابێ بە ڕێکەوتنەکانی تەنانەت لە گفتوگۆکاندا یاخود لە چوونی شاندەکە وزارتی نەوتی عراق بۆ هەرێمی کوردستان باز لەوە کراوە کە ئێوە خۆتان دەنگتان داوە بە هەموارکردنەوەی یاسای بودجە ئێستا خۆتان پابند نامن پێوە یەکێک لەوە هۆکارانە ڕەنگە لاتان سیر بێ کە ئەم ناوانە تازە ببیسرێت یاخود تازە بێتە بەرباز دکتۆرەوەیە بە پێی هەموارکردنەوەی یاسای بودجە کە حکوومەتی عراق و هەرێمیش لەسەرەوە ڕێکەوتن کابێ لیژنەیەکی ڕاوشکاوری نێودەوڵەتی دیاری بکرێت بۆ خەمڵاندنی پاڵاوگەکانی وەروە تێچووی بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان تاکو هەناردە بکرێت. بەڵام لە دوایین زانیاریدا کە من ئەمڕۆ دەستم کەوتووە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە ئەو لیژنەیە سەردانی هەرێم نەکات بەڵکو ئەو لیژنەیە هەڵبوەشێتەوە داوای وردبینیکەری کردووە مدەقق لە بەرامبەردا وزارتی نەوتی عراقەوەی ڕاگەیاندووە ئەگەر بێت و ئەو بڕیارە یاخود ئەو داوای حکوومەتی هەرێم جێبەجێ بکرێت مۆدێل و شێوازی فرۆشتنی نەوتی عراق لە بازارەکانی جیاندا دەگۆڕدرێت واتە نرخی نەوتی عراق و هەرێمی کوردستانیش تاڕادەیەک بێ نرخە بێت ئەمە یەکێک لەوە کارانەوە کارێکی دیکاوێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان داوای بڕی 155,000 بەرمیل نەوتی کردووە بۆ بەرهێمێنانی ناوخۆی حکوومەت عراق بەپێی یاسا بەپێی محەممەد ئەوە ژمارەکە ببوورە 115,000 بۆ بەرهێمێنانی ناوخۆی حکوومەتی عراق دەڵێت بەپێی یاسا بەپێی دەستور دەبێت 46,000 بەرمیل نەوت ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرهێمێنانی ناوخۆی بەکاری بێنێت وڵامی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە کە ڕازیە بە 46,000 بەرمیلەکە بەڵام 69,000 بەرمیل دیکەشان بدەنێ ڕۆژانە حکوومەت عراق توێتی بۆ چویتە وتێتی من هەندێک قەرزێ وەکو کۆمپانیەکانی دیکەی ناوخۆی بۆی پێی بدەمەوە نرخەکەشی بەگوتەقاڵێش ڕوویاوە ئەوە تا چەند ڕاستە لەگەڵ تیمەکەی وەزارتی نەوتی عێراق و لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق ئەو بڵێن ئەو شاندەی کە وزارتی نەوتی عراق هاتبوو بە سەرۆکاتی باس محەممەد خەدەیر بەریکاری وزارتی نەوت بۆ دەرهێنان و هەناردەکردنی نەوت گفتوگۆگەی تونند بوو لەگەڵ نوێنەرانی کورد کە باسی لەوە کە حکوومەتی هەرێم پابند نابێت ئەمە جگە لەوەی کە ڕێگری کردووە لە چوونی شاندێکی وزارتی نەوتی عراق بۆ خەمڵاندنی پاڵاوگەکان تەنانەت باسی لەوەش کرد تاکو ئێستا حکوومەتی عراق و وزارتی نەوتی عراق هیچ زانیاریەکیان نییە لەسەر گرێبەستە بیانیەکان
ئەمێ ئەوەش بخەمە ڕوو دکتۆر ئەمە هەر تایبەت بێ لە ماوەکانی ڕابردوودا وزارتی نەوتی عراق شاندێکی ڕەوانەیەشێک لە پاڵاوگەکان کرد بلا سنووری پارێزگاینەوە بەڵام هێزێکی پاڵاوگەی سەفیە کە دەکەوێتە سنووری پارێزگاینەوە بەڵام ئەو شاندەی وزارتی نەوتی عراق وەک خۆیان باسییان کرم ئێوارە تایبەت بۆ من قسەیان کردووە باسییان لەوە کرد کە ئەسڵەن دەربەدەر کراون گەڕانەوە بەغا چونکە ڕێگریان لێکرابوو نزیکی پاڵاوگەکە نەکەون چونکەوان مەبەستیان و بزانم پاڵاوگەکە چەندێ بەرهەمێنانەیە توانێت هەر وەکو کۆتا قسە سەرەتا مژدەی خۆشیانێ ئەمێ وەکو کۆتاش هەر بۆمان دووبارەکەیتەوە محەممەد شیا سوودانی بڕیاریاوە کە موچە دابشتێ پێشژن شتێکی وا دوو زانیاریی زۆر باش بووە. ئەمە سەرچاوێکی تایبەت لە نێو وزارتی دارایی عراقەوە تایبەت بە کورسات نوێزی ڕاگەاند کە فەرمانیان بۆ هاتووە هەرچەندێ دکتۆر تەیف سامی وەزیری دارایی عراق لێرە نییە فەرمانیان بۆ هاتووە کەوا بێت موچەی مانگی ئادار بەر لە جەژن سەرجە موچەخۆرانی عراق بارەمی کوردستانیشەوە خەرج بکرێ ئەمام سەرچاو وایوت زۆر هاوکات ئەمێ ئاماژە ئاماژە بۆش بکەم دکتۆر لەگەڵ شاندەکەی حکوومەت یاریمی کوردستان شاندە دارایەکە کەوا لێرەن یعنی زانیاری تایبەتم دەستکەوتووە ئەوان ڕانگەیان لە بەغدا دەمێننەوە تاکو پارەکە خەرج دەکرێت پرسیاری ئەوەشم کرد ئەگەر بێت و تەیف سامی کە ئێستا ئامادە نییە ئەگەر بێت و درەنگ گەڕایەوە عراق گەیشتەوە بەغدا پێویستی بەوە بێت بۆ خەرجکردنی پارەکە پێویستی بە ئیمزایەوە بێت وتی هەرچەندە تەیف سامی لێرە ئامادە نەبێت و وجودی نەبێت بەڵام ئێمە ڕەزامەندیمان هێنا ڕەزامەندیمان بەدەستێنەوە کەوا ئیمزا لەسەر خەرجکردنی پارەکە بکرێت تەیف سامی ئامادە بێ خۆ تەیف سامی ئامادە نەبێت بەڵام گرنگەوەیە وردبینەکە بە کاتێکی زۆر تاوا بکرێت. محەممەد عەبدوڕەحمان پەیامنیری کوردستان نوێز لە بەغدا هەر بژی زانیاری زۆر باش بەیانین بێگومان محەممەد هەمیشە زانیاری زۆر تایبەتیە لەسەر بابەتی موچە و ئەو باردوخانی لە بەغا ئەگوزەرن یا قسە لەسەر موچە ناکەیە کەوتی دقیق و لە 100 ئەی پێکێ با باسێکی بابەتی کردی خانوبەرەتان بۆ بکەم لە تورکیا ماوەیەکە کڕینی خانوبەرە لەلایەن بیانیەکان و لە تورکیا کەمی کردووە ئەمەش پێیوەستە بە هەندێ باردۆخی پێیوەست بە بەرزبوونەوەی نرخی کڕین واروەها کرێ و بەرزبوونەوەی هەڵاوسانانی کە لە تورکیاش بوونی هەیە بێگومان عێراقیەکان لە دوای ڕووسەکان و ئێرانیەکان سێم هاوڵاتین کە لە تورکیا ڕیزبەندی سێمیان هەیە کە خانوبەرە ئەکڕن بەشێکی زۆری خەڵکە خانوبەر لە تورکیا کرێ وەکو وڵاتێکی گەشتیاریەی بینە لە نێوان ئەوروپا و ئاسیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست نزیکە کە شوایەکی خوازراوی هەیە تەنانەت خەڵکی ئەوروپاش حەزەکەن لە تورکیا خانوبەرە بکڕن بۆ پێی کە شوایەکی لەباری هەیە و ئەڵمانەکانیش حەزیان لێ ئەو ئەڵمانانەی کە بەڕەچەڵک بە ئەسڵ تورکن چکە ژمارەیەکی زۆر لە تورکەکان لە ئەڵمانیا ئەژین حەزەکەن لە ناو تورکیا خانویان هەبێ ئەمە جگەی لەوەی کە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەشیان باردۆخی ئەمنی و سیاسیان باش نییە ئەوانیش حەزیان لێ بیکڕن. جا ئالێرە باسێکی ئەم کڕێنی خانوبەری تورکیاتان بۆ کەم کە چ گۆڕانکارێکی بەسەرهاتوە هەر لە مانگی دووە زیاتر لە 100,000 یەکەی نیشتە جێبوون لە تورکیا مامەڵەی پێوەکراوە بە بابەتی کڕین و فرۆشتن کە نزیکەی لە 120 بۆ ناوخۆی تورکیا زیادی کە بەڵام کڕینی بیانیەکان کەمی کردووە ئەم ژمارەیە کە لەسەر و 112,000 نیشتە جێبوونە بەشێکی زۆری ناو ئەستەمبوڵا کڕین و فرۆشتنی پێوەکراوە هەر لەسەر بابەتی ئەم یەکەی نیشتە جێبوونانە لە تورکیا کە ساڵانێکە خواستێکی زۆری لەسرە بەڵام ئێستا دووبەی کێبڕکیەکی باشی تورکیاکە هەندێ زانیاری و داتا و ژماری ترتان پێڵم لەسەری کە پێیوەستە بە بابەتی کڕینی یەکەی نیشتە جێبوون لە تورکیا بەتایبەت لەلایەن بیانیەکانەوە ڕووسەکان پشکێکی زۆری کڕینەکانیان بەرەکەوێت دواتر ئێرانیەکان و عێراقیەکان تاگاتە وڵاتانی تری ئەوروپاش وەکو ئەڵمانیا وەکو هەندێ وڵاتی تر بۆ نەڕووسیا ئێران عێراق ئازربایجان هەروەها لەو بەریش ئەڵمانیامان هەیە وەکو وڵاتێکی ئەوروپا کازاخستان و ئەفغانستانیش ئەگە سەرنج جێبەی زۆربەی وڵاتانە باردۆخی ئابووری و ئەمنیشیان باش نییە لەسەر ئەم کڕینیەکەی نیشتە جێبوونە کە لە 121 لەلایەن بیانیەکان و کەمی کردۆکۆی کڕینیان 1457 کە بووە هەندێ زانیاری تریشتان با پێ بڵێم کە نرخی خانوبەرە لە تورکیا چۆنە بەرزترینی تا هەستێک بە چەنەکرێ بە نزیکەی 100,000 دلارێک 200,000 دلارێک تاکو و 600,000 دلار توانێکێکی نیشتە جێبوون لە ئەستەمبوڵ بکڕی 20 دەفتەر بۆ 6 دەفتەرێکەکە و تێکڕای نرخی خانوبەر لە تورکیا کرێ بە 100,000 دلار بیخەمڵێنی کە ئەمە شتێکی تا هەستێک جیاوازە ئەمە بابەتی یەکەی نیشتە جێبوون بوو لە تورکیا کە
بازاری وڵاتی کرد ئەمە باسمان کردی تر پێویست ناکە بمانەنێ خۆم باسم کرد ئەو کات باشتر بوو پێتان باینە جا لە سەر ئەم بابەتی خانوبەرێ لە تورکیا لەگەڵ کەسێکی شارەزا لە بواری بازاری خانوبەر هەم ناوخۆی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی جیهانی شارزایکی باشێوش بەڕێز ژیر ئاسۆ شارزای بازاری خانوبەر کاکشیر فەرموو بۆی هەندێک زانیاری باشمان بیتێ بەخێر بێت ئەمە بارودۆخی تورکیا هەندێک زانیاریمان هەبوو دوبەیش کێبڕکێکی باشی ئێستا ئەستەمبوڵ و تورکیا کا بۆ بابەتی یەکی نیشتە جێبوون جارێمە لە بابەتی جیهانیەکە دەست پێ بکەین وارن بافت ئێوێ بەشەکانی خۆی لە یەکەی خانوبەرە بفرۆشێ ئەستەمبوڵ کڕینی بیانی کەمی کردووە جارێ داتاکانی دووبەیش مەترسیان لەسەر نیە پێچەوانی ئەوان چییە گوزەرێ لە بابەتی خانوبەرە لەسەر ئاستی جیهان دکتۆر ئەگەر ئێمە تەماشا بکەین و قرارێکە وارن بافێت دیاوێتی لەسەر فرۆشتنی پشکەکانی لە کۆمپانیای هۆم سێڤس کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکان لەسەر ئاستی جیهان و لە بزەبت لە ناو ئەمریکاش گەورەترین کۆمپانیایە وەکو نێوەنگیری عقاری وەکو نێوەنگیری خانوبەرە ئیشەکانی لە چەند بەشێکی جیاواز پێکی یەکێک لەوانە نێوەنگیریە لە کڕێن و فرۆشتنیەکی تر لەوانە تەمیلی قەرزی عقاریە و کۆمەڵێک بابەتی تر کە هەمووی پەیوەندی بە ڕێڵستیت و بە بازاری عقارات و بم بابەتانەوە هەیە سێکشنی ئێستەی بازار بە کۆی وێنا گەورەکەی چ لە بازاری خانوبەرە بگرین چ لە بازاری کانزاکان لە بازاری دراوەکان لە بازاری پشکەکان سێشنێکی تەواو ناسکە احتیمالیەتەکانی داڕمانێکی کاتی ئابووری بەڕێوەی لەم چەند ساڵی داهاتووە و ئەو داڕمانەش بەپی ئەو لێکۆڵینەوەی کە ئێستا لە بەردەستە چ بەپی لێکۆڵینەوەکانی بۆ نە بانکی جیپی مۆرگان یان باقی بانکەکانی تر کە ساڵانە داتا و کێرڤ و ڕیشووی تایبەت بەخۆیان هەیە بڵاویەکەنەوە لەسەر احتیمالیەتەکانی داڕمانی ئابووری ئەم ساڵ ڕێژەکە بەرزترە لە چاو چەند ساڵی پێشوە ئێمە یەک شتمان پێویستە لەبەرچاو بێ وارن بافێت خۆی کەسێکی وەبەرهێنا و هەمیشە ئەو سەرمایەکە کۆی کردوتەوە بە وەبەرهێنان کۆی کردوتەوە نەک بە بازرگانێکی وەستەوە بوو وارن باف بۆ ناساوەکە لە جیانە بەتایبەت لە ئەمریکاڵن فرۆشتی دوای بکەوە کڕی دوای بکەوە ئەمە بۆ بابەتی خانوبەرم قسەی واقعەکە ئێستەیکە ئەم هەوڵی بەڵێ بەڵێ بەتاڵەتی واقع بەڵام بۆ بازاری ئەمریکا نەک بازاری بۆ بازاری جیهان سێرکە دکتۆر ئێمە یەکشتان بیر نەچێت گەورەترین داڕمانی ئابووری لە عقاریەکە ڕوویە ساڵی 2010 بوو باشە تا کاریگەری هەیە تا سەر لەسەر بەشێکی زۆری جیهان کاریگەری ماوە بەڵام ئەو داڕمانە ئابووری کە لە ساڵی 2010 تا ڕوویە کۆمەڵە وڵاتی زۆری نەگرتەوە کۆمەڵە وڵاتی زۆر کەم مەفعولی هەبوو لەسەری ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی تا چەند سیاسەتی نەختینەی ئەو وڵاتە هاوشێوەیە لەگەڵ سیاسەتی نەختینەی ئەمریکا چکە بیرمان نەچێت ئەمریکا دایکی ئابووریە لەم سەردەمایە و بەشی زۆری ئابووری دنیا ئەو هەڵی ئەسوڕ لەم قسەیە تۆ منەوە تێبگەم لە دوبەی لە تورکیا خەڵکی یاری کوردستان و عێراق کڕیارێکی باشێکی نیشتە جێبوون ئەگەر ئەوەی کە لە ئەمریکا ڕوویە کاریگەری لەسەرم دوو شوێنە ناکە من تەسەورەکەم کاریگەری لەسەر هەردوو ئەو شوێنە هەبێت کە بەڕێزە باسە کرد چونکە هەردووشیان لە سیستەمی بانکی زۆر پێشکەوتون و زائیدەن کاریگەری ڕاستەوخۆشیان هەیە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا و سیستەمێکی بۆرسی پێشکەوتویان هەیە من کە ئەڵم بەعزێک وڵات ناگرێتەوە بەسمە وڵاتانە کە سیستەمێکی بانکی پێشکەوتویان نییە یان سیستەمێکی عقاری دواکەوتویان هەیە مەبەستم زیاتر لە وڵاتانەیە ئێمە نابێ مۆزوعەکە بەس لە مۆزوعی عقاراتە بچووکەینەوە سێرکە ئێمە چەند فاکتەرێکمان هێت تەسیرەکات سەر عقارات یەکێک لەوانە سوی بانقی کە ڕاستەوخۆ تەسیرەکاتە سەر سەعری ئاڵتون و زی و با بڵین کانزاکان لەلایەکی تر ستۆک مارکێت لەلایەکی تر خانوبەرە بە هەمان شێوە لە کریپتۆکانیشە ئەگەر بێت و ئەم ڕیسێشنەوە ئەم داڕمانە ئابووریە ڕووبای یەکەم شوێن کە زۆر عەزێتی پێگات و زۆر کاریگەری لەسەرێ بێ دراوە ئەلکترۆنەکانە لەبەرەوەی خەڵک یان با بڵین وەبەرهێنەران لە دوای نەمانی نەختینەی لە بازاڕە بیر لەواکەنەوە دەست بۆ ئەسێتەکانیان بەرن دەست بۆ با بڵین سەروەتەکان کە لە دەستیانان بەرن ئاسانترین سەروەتیش بۆی زوو لیکویدیت بکرێت زوو بکرێتەوە بە پارە کریپتۆیە لە دوای ئەوە ستۆک مارکێتە و ستۆک مارکێتیش یعنی سیقە و اعتیبارێکی ئەوەنە بەرزینێ بەراورد بە کەرتی خانوبەرە لە دوای ئەوە سێهەم شت کەرتی خانوبەرە اینجا ئاڵتونە ئەگەر بێت و ئێمە چاودێریەکی وردی ئینترست ڕیت بکەین لە ماوەکانی پێشووە کە کۆبوونێکی گرنگیش هەیە سەبار بە بەڵێ کۆبوونەوەیکی گرنگیش ڕێژەی هەڵاوسان و ڕێژەی کۆمەڵک شتە دەستکاری ئەکرێت و بە هەمان شێوە قەرزی عقاریش ئێمە سویەکی بانقیمان هەیە کە تایبەتە بە قەرزی عقاری بۆ کەسانی کە قەرزی عقاری وەرەگرن ئەو قەراری کە وارن بافێت دیاوێتی لە هەڵسەنگاندنی ڕۆژی بازاڕەوە بۆ کە بینی وێتی ڤۆلیۆم و معاملەکردن لە بازاڕی خانوبەرە بە تەواتی دابەزیوە مەرج نییە نرخ داگرێ
سێرکە دابەزینی نرخ فەرقی هەیە لەگەڵ دابەزینی ڤۆلیۆمی بازار. ئەو کۆمپانیایی کە واربافت قەراریاوە بیفرۆشە کۆمپانیایکی وەساتەی عقاریە یان نێوەنگیری با بڵێن کڕین و فرۆشتنە و ئەو کەسانش کە نێوەنگرن ئەو کەسانی کە با بڵێن وەکو نێوەنگر کارەکەن ئیشیان لەسەر ڤۆلیۆم و لەسەر ڕێژەی کڕین و فرۆشتنە نەک بەرزی و نزمی نرخەکان و ئێستا ئەو زڕۆفەی کە لە بازاڕە دروست بووە دەختی نەکەم بۆتەوە و تەسەورم وایە بانقی مرکزی کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی نەختینەی لە بازاڕە زیاد بکە ئەمە تەسیراتی نەرێنی خەڵک پێشبینی چیکا لە بازاری ئەقاراتە بە تایبەت باسی جیانەکەم جارێ جەدوای مەبەستمە لە کوردستانیش لەبارەیەوە پرسیار بکەم چاوەڕێی ئەوە بکەین خەڵک لە بازاری ئەقارات دەربچێ باشترە یاخود مانەوەیان و چاوەڕێ بکەن هیچ کاتێک دەرچوون لە بازاری عقاراتە بە بڕیارێکی ڕاز نازانم من لەبەر ئەوەی ڕاستە نرخەکاندا ئەبازێ ڕاستە بازارەکە خاوە بێتەوە بەڵام لە بەرامبەرە ئەگەر تۆ بۆ نمونە خانوویەکە هەبێ نرخەکەی 250,000 دلار بێ ئەگەر ببێ بە 150,000 دلاریش هاوشێوەکانی لە بازارە بە هەمان شێوە لە دابەزی نابن. ئەگەر کەسێکیش لی دەرچوو مەفروزە بیر لە پلان بیەک بکاتەوە بیر لە بەدیلێک بکاتەوە ڕاستەخۆ لە دوای ئەوەی کە لە عقار دەرچوو ئەچێتە چ سێکتەرێکی ترەوە وارن بافێت کە بڕیاریاوە لەوێ دەرچێ حتمما ئەویش پلانێکی جارێڵێک کاشم جارێک پێویستی بە کاشەکەی چیانە بزەبت دواتر بڕیاری داخڵبوونەوە ئەیە لە شوێنێکی ترە یان ڕەنگە هەر لە عقارە داخڵ بێتەوە بۆ تورکیا و بۆ دوبەی چاوەڕێکی بین بۆ بابەزەڕی خانوبەر دوبەی ساڵی ڕابردوو قازانجێکی باشە بوو کە لەسەر و پێشبینیەکانەوە بوو جیاواز لە وڵاتانی تر چاوەڕێی هەمان قازانج بینەوە بۆ 2025 یانن پێ دوای ئەویش کێشەی بۆ دروستە بێت من تەسەورەکەم خاوبوونەوەیەکمان هەبێت لە فترەی 2 مانگێکە تا 2 مانگ بۆ 3 مانگە لە دوای ئەوە لە فترەی ساڵێکە ئەگەر ئێمە داتای ساڵک چکە تەڵان خۆ دەزانی داتا بە فترەی کەم وەرناگیرێ بە فترەیەکی مەفروزە فترەیەکی معەنمان هەبێ ئەگەر داتای ساڵک وەربگرین من تەسەوری بەرزبوونەوەیەکی گەورە لە نرخی عقارە ئەەکەم لە دوێی نەک لە تورکیا زروفی تورکیا بە تەواتی جیاوازە کۆمەڵێک کاریگەری جیۆئیکۆنۆمیمان هەیە کە لەسەر تورکیا ڕنگانەوەی هەیە کۆمەڵک ئیسیقراڕێت هەیە کە لە دوبەی هەیە لە تورکیانە بەڵام بەرکەوتنانی حوسیەکان و ئێرانیش مەترسی لەسەر خەلیج دروست ناکە بەڵام ئێران قسەکەی زۆر واز حاڵی هەر مەترسیەکیێنی بۆ سەر من بۆ سەر خەلیجیشە ڕاستە بەڵام وڵات بە وڵاتیش فەرقەکە من تەسەورم وایە لە کوێی خەلیج یەکەم پارێزراوترین وڵات لەم کێشانەکە لە ناوچەکە هەیە ئیمارات بێ لە دوای قەتەر بێ اینجا سعودیە بە پێچوانەوە پێم وایە لە دوای تورکیا زۆرترین کاریگەریمان لەسەر عقاری سعودیا بێ لەبەرەوەی سعودیا پلانێکی درێژخایانی هەیە بۆ 2030 ڕوئایەکی بۆ 2030 کە لە 2030 چی لە عقار و چی لە کەرتی ئابووری وڵاتەکەی بکە بەڵام پلانە کورتخایەنەکانی تۆزە غاموزێتی پێوە دیارە باش لەسەر هەرێمی کوردستانە قسە بکەین بازاری عقارات لە کوردستان خاوبوونەوەیکی پێوە دیارە هۆکار چییە گەشتبین بین بە بوژانەوەی عقارات لە هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئێمە بیرمان نەچێ بەشی زۆری خەڵک لە ئێستا موچەخۆرە ئەوەی کە موچەخۆریش نییە خەڵکی بازار ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە موچەوە خاوبوونەوەی عقاری کوردستان خاوبوونەوەیکی مۆقەتە و هەتاوەکو تۆزێک زڕوفی موچە و بازار و ئەمانە تۆزێکە گەڕێتەوە شوێنی خۆی من تەسەورم وایە زۆر بە باشتر بچێتەوە شوێنی خۆی بەڵام ئەگەر بشجوڵێتەوە تەسەورەکەم کاتی ئەوە هاتۆ کە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە سێکتەری عقاراتە بکرێت لە کوردستانە بەتایبەت لەو پرۆژە نیشتە جێبوونانێک کە دروست دەکرێت سێرکە ئێمە پرۆژەیەکی زۆری نیشتە جێبوونمان هەیە ئەرزێکی زۆرمان هەیە تەڵەبێکی کەممان هەیە لە مقابلە ئەمە نەپی بە بڕوای من با بڵین بەشی زۆری پەیوەندی بە بەرزی نرخەکانەوە نییە چونکە نرخ بەرز نییە بەڵام پەیوەندی بە نەبوونی سیستەمێکی بانکیەوە هەیە کە هاوکار نییە بۆ تاک تا ببێ بە خاوەنی یەکەیەکی نیشتە جێبوونی خۆی لە دنیا هەر ئەو کۆمپانیەکە وارن بافێت بڕیاریاوە بیفرۆشێ هۆم سێڤیس ئۆف ئەمریکا یەکێک لە سێڤزەکانی پێدانی قەرزی مۆرگیجەکەەوەی کە پێڵەن قەرزی تەمویلی عقاری قەرزی تەمویلی عقاری لە بەنکەکانی عێراقا زۆر بەکەمی هەمانە بەتایبەتی لە کوردستانە هەر زۆر بەکەمی هەمانە مەفروزە کاتی ئەو هاتوو بۆی ئێمە یعنی ئێمە پرۆسەیەکی دەستە جەمعیە یعنی جودی تاکە شەخص نییە بڵین خەتایەوە بەرهێنەرەکانە بە پێچوانەوە بەرهێنەرەکان ئەوەی کە لەسەریان بۆ لە کوردستانە بەزیاوە کردویانە بەڵام ئێستا دەوری سیستەمە بانکیەکانە دەوری بانکەکانە کە بێنە ناو بازاری عقاراتەوە و تەمسیلی توانای خۆیان بکەن زۆر باش ژیر ئاسۆ شارزایی بازاری خانوبەر زۆر سپاس چێژم لە شیکارەکانی تۆ وەرگرت بەرچاوڕوونێکی باشینە زۆر سپاس بێگومان جیاواز لە بابەتی خانوبەرە سەرنجستان بابەتی ڕاکێشم پەیوەندیە بە هاوردەی غاز لە نێوان چین بۆ
لە چین لە ئەمریکاوە بۆ چین بۆ هی ئەو جەنگە بازرگانیەوە کە ترەمپ دەستی پێکرۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژە چین غازی سروشتی شلی لە ئەمریکاوە هاوردە نەکرد. دوای ئەمریکا باجی گومرکی بەسەر بەرهەمە چینیەکاندا سەپاند یەکێکیش یاخود پەکینیش وەکو کاردانەوە لە 115 باجی گومرکی خستە سەر غازی سروشتی شلی ئەمریکا بۆ هۆیشە بازرگانی چینیەکان بۆ کڕینی LNG ڕوو لە وڵاتە ناکرد. چین ماوەی 40 ڕۆژە غازی سروشتی شلی لە ئەمریکاوە هاوردە نەکردووە و ئەوە درێژترین دابڕانە لە ماوەی 2 ساڵدا. هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بازرگانان خۆ لە باجە گومرگیەکانی پەکین دەپارێزن کە بەسەر غازی سروشتی ئەمریکادا سەپاندوویەتی. داتاکانی کۆمپانیای بە دوواداچوونی نەوت هەڵگرەکان کەیپلەر لەم بارەیەوە دەڵێت لە ئێستادا هیچ بارێکی غازی سروشتی لە ئەمریکاوە بە ڕێگەی چینەوە نییە. ئەو جەنگە بازرگانیەی ترامپ هەڵی گیرساندووە گەورەترین فرۆشیار و کڕیاری LNG جیهانی لە یەکدا بڕاندووە کە ئەمریکا و چینن. پەکین وەک کاردانەوەیەک بۆ سەپاندنی باجی گومرگی بەسەر بەرهەمەکانیدا لەلایەن واشنگتنەوە لە 10 شوباتەوە لە 115 باجی گومرگی خستووەتە سەر LNG ئەمریکا. بەوتەی بازرگانان کڕیارە چینیەکان کە ڕێکەوتنی درێژخایەنیان لەگەڵ ئەمریکیەکان هەیە دەستیان کردووە بە دووبارە فرۆشتنەوەی بارە LNGەکان بە ئەوروپا. کۆمپانیا چینیەکان لە دوای ئەم گۆڕانکاریانەوە ئامادە نین گرێبەستی نوێ لەگەڵ دامەزراوە ئەمریکیەکان ئیمزا بکەن و بیر لەوە دەکەنەوە پێویستی غازەکەیان لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دابین بکەن. کۆمپانیای چاینا ریسۆرسز گاس ئینتەرناشنال بۆ کڕینی غازی سروشتی شل بۆ ماوەی 15 ساڵ لەگەڵ وودساید ئەنەرجی گروپی ئۆسترالیا ڕێکەوتووە و ئەوە یەکەم گرێبەستی درێژخایەنی کۆمپانیا چینیەکانە بۆ دابینکردنی غاز لە ئوسترالیاوە لە دوای ئەوەی پەیوەندیە بازرگانیەکانیان لە سەرەتای ئەم دێوە بۆ نزمترین ئاس دابەزیوە. لەلایەکی دیکەوە چین سەرنجی زیاتری خستووەتە سەردابینکردنی ئاسایشی وزە بە بەرهەمهێنان لە ناوخۆ و ئەوەش دەبێتە هۆی دابەزینی هاوردەکەی. بەرهەمهێنانی غاز لە ناوخۆی چین بە بەردەوامی لە بەرزبوونەوەدایە و لە 2 مانگی سەرەتای ساڵی 2025 بەراورد بە ساڵی ڕابردوو لە 3.7 بەرز بووەتەوە. لە هەمان کاتدا بژاردەی هەرزانتر لەوانە خەڵوزی بەردین و وزە نوێبووەکان و هێڵی بۆری غاز لە ڕووسیاوە خواستی پەکینی کەم کردووەتەوە. هاوردی غازی ئەمریکا لەلایەن چینەوە لە خولی پێشووی سەرۆکایەتی ترامپیش ڕاگیرا بەڵام ساڵی 2020 دەستی پێکردەوە و بەرزبوونەوەی بەرچاویشی تۆمار کرد و گەیشتە 400,000 تۆن لە مانگێکدا. لیستی موچەی مانگی سێ گەیشتۆتە بەغداد پاش کەمێکی تر هاوکارب خاوەن قەرەداغی زانیاری زۆر نوێی لەسەر دابەشکردنی موچەی مانگی سێی پێە بە ئێوەیەڵێ بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشدانە.